ئێرە دیوی ڕۆژئاوای سنووری شارەوانی هەولێرە کە ئاوڕۆی سەرەکی هەولێر بێرەدا دەڕوات لێرە چەندین ترومپا لەسەر ئاوڕۆکەدان درراوە ئاوەکەی لە ڕێگەی بۆڕیەوە پێسەر دەخرێت بۆ نێو زەویە کشت و کاڵیەکان لەوێش سەوزەی پێ ئاو دەدرێت. یەکێک لە جوتیارەکان خۆی گەیاندە لامان لێم پرسی بە چه ئاوێ کشت و کاڵەکەت ئاو دەدەیت؟ گوتی ڕاستگۆیانە دەڵێم بە ئاوی پیسی ئاوەڕۆی هەولێر سڵق و تورەکەم ئاو دەدەم. لێن ڕاستی ئەوە مەچینەیە ئاوی بۆ دەبن بەڕۆ لێرە ئاوی لۆ دەبم بەڵێ درۆی بکەم برێم ناوەە لە زێش ناوەڵ ئەوە مەشنێ منە ئەوە بڵێ بیرت نییە بیرم نییە بیرم هەیە کۆ بیتەوە بیرش پارەی دێ پارە میلی و ڕاستی لەس ئەوم دانایە لەگە دوورینە دەیخۆ خۆشت دەیخۆی بۆ خۆم معدە خەچی دا بۆ خۆمان لۆ دۆرمەی لۆ ترشێ هەلو هەموو شتەشی دەبینەوە. هەرچەندە لە وڵاتان ئاوی ئاوەڕۆ دوای پاڵاوتن بەکار دەهێنرێتەوە بەڵام لە هەرێمی کوردستان و عێراق بەبێ پاڵاوتن و هیچ فیلترێک ڕاستەوخۆ دەچێتە نێو زەویە کشت و کاڵیەکان. بە درێژایی 30 کیلۆمەتری ڕێڕەوی ئاوەڕۆی هەولێر تا دەگاتە نزیک زێی گەورە سەوزە و کشت و کاڵ بە ئاوی پیس ئاو دەدرێت. حاجی باشی ئەحواڵت بۆ ئەو سەوزە و شینایی هەیە بە چ ئاوی دەدەن؟ واللهی ئەوجە خۆی ئەوەی بیری هەیە بە بیری ئاوی دایت کەس لەو ئاوەڕۆی ئاوی دێنن ئەوڵە هەندێکی لا لەو ئاوەڕۆی دێنی هەندێک بەبیری ڕۆخوا ئەوە داتن و چ چاندووە؟ وەڵام نیش کەوەرم هەیە نعنەعم هەیە جاترم هەیە شتانم هەیە بەرێ ئێستا ئەوە بە ئاوی ئاوەڕۆی ئاو دەدرێوە ئاوی ئاوەڕۆ بەرێ وشکە ساڵیە و کەمی ئاوی پاک وای کردووە بەشێک لە خەڵک بە ناچاری بە تانکەر ئاو بکڕن کە هیچ پشکنینێکیان بۆ ناکرێت. بۆیە ئاوی پیس هەروەها سەوزەی پیس بە دوو هۆکاری سەرەکی بڵاوبوونەوەی کۆلێرا دادەندرێن. ئەو پەتایەی جگە لە عێراق و هەرێمی کوردستان لە هیچ وڵاتێکی دیکەی ناوچەکە بڵاو نەبووتەوە. تا ئێستا 14 حاڵەتی توشبوون بە کۆلێرا لە هەرێمی کوردستان پشڕاست کراونەتەوە. تەنکەری ئاوەکانیش ئەچن لە شەمعای هێنن شەمعەکان بەخۆی 13 شەمعی لە سلێمانیا 13 شەمعی حکومی هەیە ئەوانیش ئاوەکانیان خاوێن بوو چکە لەژێر چاودێری حکومیایە بەڵام 39 شەمعی تایبەت هەیە ئەو تایبەتانە بەڕاستی دەرکەوت کە ئەگەری هەیە کە ئەو مەزدەری ئەو پیس بوو نەبێ سەوزە و میوەکە ئەبێ بە جوانی بشۆردرێتەوە هۆکارە ئەگەر بە جوانی نەشۆردرێتەوە. سەوزە خواردنێکی ڕۆژانەیە لە هەرێمی کوردستان کڕیار نازانێت ئەو سەوزەی هەیە بە ئاوێکی گونجاو یان ئاوی پیسی ئاوەڕۆکان ئاودراوە بۆیە وەزارەتی تەندروستی ڕێنمایی خەڵک دەکات تاوەکو دۆخەکە کۆنتڕۆڵ دەکرێت خۆیان لە خواردنی سەوزە بە دوور بگرن یان سەوزە زۆر جوان بشۆردرێتەوە ئینجا بخورێت. ڕەنجە جەمال ڕوودا و هەولێر.